بەڵێ ئەلو پەپولە گیان چۆنی؟ هیچ باش نیم. ئەڵێ پەپولە تو خوا ڕازی بە ها بەست تۆ ڕازبی بەخوا سیارەش بۆ کڕم. ساری چیم بۆ کڕی ڕۆڵە گیا من پاروی تۆ نیم تۆ زۆر سە سوالکەری. ئەڵێ تو خوا پەپولە دەڕازی بە تۆ شو بەکی بکەم تۆ نانییە بیخۆیت. چی؟ نان کورە نانی چی کورە نان هەشتی بەهزارە سەموو دەی بەهزارە بەخوا حەجەرێکی بۆ کڕم ئەها بە کونجیژێ ئەوشی بۆ کڕم. پێم وتیت کە من پاروی تۆ نیم من کەسێکی دەوڵەمەنم ئەوێت تۆم ناوێت ئیتر تێبگە لەم قسەیە. دەتوخوا دایمەغەرەوە. ئەلو کورە بنەو زمانە لاڵ بێ ئەو چاوانەم گوێرە بێ پەپولە. ئاغ ڕەزاق تۆ ماڵی ئەمەت کاوەڵ کرد ڕەزاق ڕزوو دایکە ئەوە حاڵە بەدەست باوکمانێ ئەگەر ئێسەوە عەرزەی بفرۆشتای من ئەوم لێوە پەپولە ئەو بەمم بکات باوکو شێتە ئەی تەبعا شێتە ئەو لە شوێیە لێ سەر سڕکێتی دیسان چێکە لای سایرەکەی دەتۆ باوکە واز لەوە بێنە گەرم من کێشەم هەیە کێشە چییە؟ ئەرە باوکە واز لەوە بێنە ئەرە پرسیارێ ئادەی ئەو ماچی ئەگزۆزەکە کردووە ماچی قبری ئەرداوتم کردووە خەریکی ئەوەم ئەی نازان سەر لوتە بۆی لاتەوە ئەوە هەستم کرد ئەگزۆزەکەی بەردەکەیان دەرکردووە مناڵێک لێ ڕوتم ئاڕۆڵە وەرە هەمبەڵەیەکم بۆ پێ بکە لوتم نابوو بە ئەگزۆزەکەەوە هەر ئەوە نەمزانی تێ شتێوتی ئەو ڕەشایە هاتە دەرەوە ئەویش دەرنەچوو 200,000 پیا سەرکرد و دوێنێ هێناومەتەوە وەستا عیماد بڵێ چی باشە قەتای پاترێکەیەتی کوروتم پاتری تازە بۆم کڕیوە وتی نانا من خۆمەی زانمن وەستاوتم دەدەی بزانم دوو سپانی درێژی هێنا سارد و گەرمەکەی ئاوا داناو لەگەڵ یای لە یەک بلە یەک شەوتی هەشاو نەبابە ئەی دوایی باپەلە تەلەفۆنان بۆ ئیسعاف کرد هات وەستا عیبادیان بەدی خوا ڕەحم هیچی لێنێت وەسا عیمادیامەد چای چەکەم وەرە شتێکە من حلێکم لایە دەدەی کوڕم دەدەی ئەتێ نەجاتی ئەرە وەڵڵا خێریش تەگە وەرە باوکە دوو قۆڵ یەک سلفی لێنە چی بۆ ئەزمان لێەوە ڕێک بۆ خوارەوە ئەرە تۆ چیت مەمنونم ئەها ئەڵێ کوڕە هەبێ باشە جۆرەکە بوو ئەخی جۆرەکە نەبیت ئەم سیارێ بگاتە ئەزمەر یعنی هیچی نییە وەڵی خۆ ڕازی شەکێزانی ئەمرن نەمێنێ دەتۆ باوکە ڕەزاق ڕەزوقی تخواوا مەکەزان چۆن لاسایشنی دەڵەمن مەکەڕ لێن نایەت ئەڵێم تخوای کە دەبا لە هەژاری ڕزگارمان بێ ئەو زەویانە بفرۆشە من زەوی زراعی بفرۆشم ها ئەوە لە باو باوکەوە بۆم هاتوتوانێ من زەرعاتی خۆمی تیاکەم کوولەکە تەماتە بەخوا کالیارم داناوە تایە بلە لە چاوێ تورتەیە دەبی فرۆشە کورە چۆن دڵم یە بیفرۆشم ڕاستەکە باوکە دوو بیفرۆشە دەدەی بیفرۆش نایفرۆشم یعنی نایفرۆشم هێبا لە هەژاری ڕزگارمان بێتەوە ورە ژنەکە ئەرزی زراعی چۆن نەفرۆشێ بلە تۆزی عاقڵ بەڕۆڵە ئەخر لەبەر منەها من و پەپولە توخوا دە توخوا باوکە توخوا خەرم تاقە چۆلەکەیشم هەیە وەڵی حەزەکەی بابچینە ژوورم بوێکەوە ڕاوێژ هێ بکەین ئەو کاتەی تر خۆم حەلی چەکەنی شەڵی فرۆشین دێ بڕۆ نەژوور بەشەوە چاکەم دەباش بڵێ ئەمە شەبقەی دیرکۆکەی نەبێ لا باوکە من گومانم بۆ شتی ترەچێت ئادەی لاوانێ سۆندەی ئاوەکەی سۆندەی بنزینەکەی بێت ئەوە بێ ئەوە بێ دەبڕۆ ژوورە بە قەت لە نەکەم بڕۆ دەبڕۆ هەمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەمەر تۆ سۆندی بنزینەکەی بێ بلە ڕاستکە مەداخەوە تەوا باو کەڕۆ برارۆ تەوا خۆش کورە گۆت بوو نۆ بەڵە خام بسم الله الرحمن الرحيم خيو هاتو تمالكم لا بابا خيو نية سبرية طلع السبري بيه نوري نوري كري بەڵە گەورم وجب نايسه وجيه ئەخین هەم گۆڕاوە من قراوة چه قوري بيتي مافی خان ما في شيء الربا ما في منم ماوی خۆش ماوی كرتي سبري تو اما چی لسر چاوه
ئەوە مەساجە مەساجی چی سەبی تۆ بە سابوونی ڕقی دەم و چاو دەشدەی هاوار مەساجی چی دوای مافی با بۆ گۆرانی بێژێکی تورکیە چاوشینێکە و تۆ قەچێ بەسەرەوە جا منیش مافی کوردیم وەڵاهی یەک شتە باشە خانەکە باشە خانەکە یعنی کەوت ئەوە تا بورە خانە بە شەرەف مشنەکەم تێک چووە مثقفين بونا متخلفين ئەرێ سەبری تۆ پێشتر بەڕۆنی پیسی سیارە هێل گۆڕۆنە بۆ کردوم ئەمە چییە؟ ها بەس بە سابوونی ڕقی دەم و چاوشتووە ئەمە پێوترێ مەساج مساج ام بجواني ئەوە چی؟ ئەو عاجب بورە گەورم نوری ئەوە چییە؟ یعنی وا لێ هاتووە شەرابەی بە ماڵی ئێمە بەش نەکەم شەرابە خۆش نەکە مافی نو 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 شەرابە وا نو نو كوت 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 مەیەری تو وا نوری مەیەرێ ژنەکە وا لێ هاتووە لە بەردەمی منە شەرابە خۆی بۆم پەرداخێتی شەرابەوە متخلف هو شربتي ميوجة بمري شەربەتی مێوژە بیسموتیان ڕێجی میشەکەی ها خاتون پێشتر بەڵێ بەڵێ مەحەلەبیەک حەودانە پاقلاوە تێکرد و خوارد نو نو بەڵە خاڵ لێران بێنم فەرقمان چێ بە خێزانێکی باشە خانەکە بقولا بەڵێ لما دوا خزمتي غزوز ورزوزكي هرشيك يان ود ابي بقسيان كنت انجا مالو باخا جوان جوان باكيكي توا روجانا همو روجيك بجواني ابي برازاوي ببينم انجا هرشيك يود مافي يي بدنجو خزمتي كنت باشە بەسەر چاو هەلو مامی هەلە ڕزوقی سپرایز وەڵە ئەدەبە تیا بم باوکتم ڕزوقی چییە؟ ناناو نەما ڕزوقی ئەمە چییە؟ ئەوە دۆکەوە سەگە سەگە؟ سەگە ناوي چیە سەگەکە؟ ئەمە ناوی پاتیە الله. پاتی ئەوە باشە بووە دەم و پلە ئاخوارەکەیتەوە بە ناموسم بە هەردووکتان دە کەلیمە ئینگلیزی نازانم وایە باوکە ئەوە مسەقە بووین ئێمە موسەقە بوون دەوەڵڵاهی ڕۆڵە هەرچی شت هەیە هەمانە بە پارەوە بەڵام مەشەم بلە سەقافەتمان نییە ئای ڕزۆغە پارە مهمە لەم ڕۆژای شلون پارە بەس مانەکاتەوە هەنی ئاوا لە خۆتان گۆڕان بەڵێ سەقف بووی ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر کەزوس جان سەگەکە زۆر چۆنە؟ هەزە جانە زە جانە جان هاتن جانە باشە زە جانە ڕزق جانە ئەم دەم و پلەی خوار کردۆ پێشم بە ناوی دەمتا ئێ بۆ رزوز زۆر متخلفين ومثقفين بەڵێ موسەقەفن تێم گەێنە بزانم خەریکە لە برسامر نۆکایوێ شتێک نسکێنێکە و لێنە ناویل چی بووە؟ دراوسەکان باگوان لێ نەبێ بۆ نۆکام ئەمرم کراوە ئاگام لێ نییە؟ نه من بە دلیڤەری خواردن داواکەم تو سێم فشەکەرت لیڤەریجی تۆ لە عەربانە بەس خاوەن و فەلافلی خواردووە ئێستا من مثقفين متخلف ئەو موبایل لەمبەری ئەلۆکەم هانێ ئەگەر تۆ زانیت داوای دلیڤەری بکەیت ئەگەر دایکی درۆ هین نەکردو فەرموو ئەلو دەی بە حیسێتم نایزانی ئەلو گورە من ئەزان باشتانە ناسم ڕزق ڕزەکە نۆک بۆ من ناوسک خراپ پورە ناوچەی خراپەتی بۆ کەمە خواردووە نا دەنگ دەڕەکە ئەبابی چییە؟ تۆ گورە باوکم بە حیسێتم تۆش نایزانیت مستەقەف ئەبێ لە ناومانە بەس پەپولەیە ئێدە باوکەم بیرم شۆتەوانێ ئاوا بڵێ دایکە بچم پەپولە بانکە نمەیل بە دەمیەوە کچە بەنای دەمیە فیریمەکە ئەوە پاپولە وانا قایم پاپولە قایم تر پاپولە خوا ناخۆش بانگیەکەیت گەورم پاپولاڵێ من نایم تووڕێ بۆ؟ تووڕێ لێتە ئەها باشە ئەمرتان نەمێنێ دڵی ئەو کچەشتان عاجز کرد بۆ نایی بە دەمیە هەری پێت بکم تیا سەرف کردووە وڵایم ئەرێ بابە دەدانیشن عیبە بۆ غەدر لەو کچەژەکەن نوری جۆ بگرە بەڵە گەورم لێ بڕۆ بڵێ مامە داوا دەکات پەپولە وەرە ئێرە پێشەوەی بژڕێ ئەو سەگەم بۆ لا ببی بە حوشەی پێشەوی بەستەرەوە کە ئەیبینم مووی جارم ڕەپە بێکی ئەمەنە بەسەر چاو لای بەدەی ڕزق سێ پاتی دڵ چۆنیە وەرە دەبەسە ئەمرن نەمێنێ بۆ ئەم دەم و فڵق ئاوا خوار کردوێتەوە هەستم کێشم بەناوی دەمتا وایە پارە هەیە مستەقەف بووی بڵێ بڵێ پارە بەرزی دەکاتەوە ئەشەم بالله برا پارەمان هەیە بەڵام نە سەقافەت نە ئەدەب نە لا ئەخلاقمان هەیە باوکە باسی ئەخلاقم نەگەوت ئاخ دنیا ئاخ دنیا
واو كان متخلفين. وش دقة هذه؟ هاتي كتشي من بله أو بكيري. إنتنا ضنكنا هو هذا قاتل السروة. متخلف. سجوانكم بله اما انا الناس عن داواي دليفري فخو عيبنيه باش كتوبه من داوا كي كتشي من باش بسرچو من دوشيش دليفري بس فيها غني ديليفري واتا گەیاندن خواردن نییە فيها ما كان من روازانم ماما نيزاني. دیارە مشغولين. چییە خۆن تو چیه خوی دی سبری پی بله ما في كنتاكي. ئەمە کەوتاکی والله من دو بن هنگرا خوم هنگریکی گەورە بن هنگریکی بچوک مەبەستت بەرگرە ئەوەی کە ئەو خۆی وتی ئەوەیە ئەوەیە زۆر لقال هي تقبلاتك شمو بينا چیچی تقبلات. زۆر باشە بەسەر چاو هیچی تتان ناوێ نخي نامانه پیش ما كان بقسكان معنا وبيطلم تيجيشتي وسيلة بين متخلفة. کە هاوا گەدەرتانەکەمەوە باشە 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 ئەمەشان نمێنێت ئاوە گاڵتەمان پێکە گوێبگرشنەکە هەتا و دلیڤەریە گاچم ئاوێکم بخۆمە فاليناك شمو بكرة. چی؟ فالينا. کورە بابە ڤای ناکرێتە کێکەوە تۆ بڵێ هین مينا. ڤالیۆم نەوەڵە ڤالیۆم. ڤالیۆمی هینەوە ڤالیۆم، ڤالیۆم. حەبیخەوە آه. کورە بابە ڤالیۆم ڤالیۆم وش. بۆ دەکڕم باشە باقة لا فاليوم نا أي. والله تانيو ناشتيش كيف يلين بابا فاليوم. کورە بابە ڤالیۆم بابە هینە خەبیحەوە هین یا ڕەبی تۆ بە سەتانی حەبیخەوە بانیۆ بانوێ بانیۆ وای لێ بە زیادێ كيف وایم الزور؟ خۆشیێمان لێ تێکنەی جۆم لە دەنگتان نەبست أبي دایکە من زۆر بێتاقەتم لە ماڵە ئەینە فلیپینیەک سێرمەکە زۆر هیلاکم زۆر بێزارم دایکە پێم وتی تااقەتی ئێرەم نەماوە باشدا دوای قساکە أول لقى شخص عاقي بابولا دایکم جواب غير بابولا عيب ناكي وتو قالت بيا ماقي گاڵتەی چیم پێ کردوون بەس غەڵەتەکانی ئێوەم ڕاست کردوێتەوە جواب غير بابولا عبيه لمولا من جدول بوتو دانه بو حياتي بيني جن مرداتي جاله برو باش جمله بده تيجي خالي يكم جواب غير بيانيان منو دايك مو بابي امل اخوان نوسين تونان حازرقي تيجيشتي ان جدول اول باش جواب غير دوام بيانيان بهات وهوار ودنگ دنگ خبرناكي تو تيجيشتي بماچو موچو اها رومانسيت تيجيشتي سيام بەڵام باسق ساكم سنكي لقسمه تيجي من بيوم سيام كروشتم بوك بس سنكي ساكم سنكي لقسي بياوات تيجيشتي سيام كروشتم بوك كومبانيا حتى يمو همو مالكو باكر بيتو شوارم كهاتمو استراحتم كرت تيجي جوان او قاچانم مساجك بەڵێ تۆ پێنجام لە دوای نان خواردن تێگەی حەچیەکەم ویزێخی دەبەردەسم ئەنجا عەسرانیش قاوە و میوە و چەرەسات لە دوای ئەوە ئیسراحەت شکر لە کۆتایی ئیسراحەتی تیا بوو نانا ئیسراحەتی تیان نییە ئیسراحەت بۆ تۆ نییە لە دوای نان خواردنی ئێوارە خۆتەزانی ئێمە میوەمان زۆریەت تێگەی ماڵ و حاڵ هەمووی خاوێنەکەیتەوە میوەشە دەمی حەز دەکەیت تێگەیشتیت بەڵام خۆ من فلیپینی نیم لێرە کەیفی خۆتە بیر تەجاران چی بۆ ئێمە کرد ها ئێمە بە هەژارەزانی بەڵێ تۆ فلیپینیت و ئەولاتریش منیش تۆڵی خۆم لێ یەکەمەوە باش دایکە تەواو من تەحمولم نەما لە ماڵێ جیابمەوە هەر لەو مامی مابی چۆنیت ها غزوز تو توني. سیحەت چۆنە باشە باشي. جۆ بگرە مامی ئەوە سەر لە ژوورۆ کارێکم بە پەپولە کرد بە دڵی تۆ تێگەی نەسیحەتم کرد وەتم بەیانان ئێمە لە خەواین تۆ بێ سفرە حازرکەیت ڕێزگرتنی من دایکم ئی باوە تێگەی بە دڵی تۆ بكي شعب دمية. کێشان بەدەمیشە خەمە نەبێت تێگەیشتیت بەخوا حەمامێکی خۆش بوو غازی دەرەجەیەک ئەلێ ئەو بن هەنگرە نەگەیشت وەرە باوکە حامامەوە منەنگریی هەمبەرگەر نەوەڵا هەمبەرگریش نییە بورگەرە بورگەرە شتێکی وایە ننا قاع. ێ باشە بۆ نەگەی ئاخر غازی دێ بۆکە ئێستا استعد قاعد. هەی حال لەگەر نەیە چی بکەین ئەمرین لە برسا ها بمرین لە برسا ئەڵێم ڕزۆقی بەسارەکە بڕۆم بە شوێنیا بێنە برو هستا برو. برو. ئەترسم ئەو هەتی وە گێژە ئەمەی دلیڤەرێکە نەیبێ وە خان و کۆنەکەمان
بڵێ باوکە ئەنە وەڵا چوزانێ بابە نایبان بڵێ ناشێ ئەتە لە خۆمە دڵم خودورەیەکی کرد بۆچی نەیت زیبێت و بە تەنیا بورگەرەکە من خوات ڕزوە قشتی واشوانە بێ کاکە چوزانم تۆ بڵێ ئەڵێ شتێ بکە هیچ کاکە. پێ نییە تۆ ئەو ئەیبیەسەکە و پێ نییە سێریش بکەی وربا بە ئەیبیەسیی ئاربیجی نێڵ ئاربیجی تەقانە ئەوەنجی ئەوەی دۆزیتەوە لە کوێم بوو من لە کوێم بوو ئەوە دەڕاکە شتێ بکە کاکە وەڵام مردی لە برسا دەرکە ئەوە چیە کچم ناشێ ئەوە بنگ هەنگەرەکەی من بێدلی بەرەکەیە نەخێر ئەی بۆ کوێ چیەوە من لە ماڵا ڕۆم خۆ کۆیلی ئێوە نیم دە باش جۆ بگرەپە بوولا بەڵێ کۆلێت و ئەو لاتریش جارانە بیرە چی بۆ ئێما کرد ها گاڵتۆ بە هەژاری ئەما کرد ئەوەش باش بزانەکە تۆ من تۆم کڕیوە بەپارە وەرە کوڕم ئایبە تۆزە جوان قسە لەگەڵ ئەو چیا بکە پێویست بە قسانە ناکە منی تر ئەمە جابمەوە خۆ حافظ